کوڕیم هەمەوەی وەکیڵم جوانڕۆیی دایکم کەنیشتی فەتحاوەی جاپرسانە. من لە ساڵی 1380 لە دایک بوو. لە تاران هاتینۆ من 3 ساڵ بوو. ئەو وەختە جەنگی دوومی جەهانی بوو، ئینگلیس و ئەوانە هاتنە تاران، ئێتر ئازاد بوو مەردم، ئازاد بوو هاتنۆ. دوایەوە هاتنۆ جوانڕۆ من تەقریبەن بوومە 17 ساڵ ئەوانە لە جوانڕۆ. ساڵی 37 ڕووین بۆ عێراق. ڕووین لە ئەو دێهاتانی عێراقا هێمە ماڵە بەغەزاکان گشتیان هین بوون، فرەون مەردم، تەوەی 700 ماڵی زیاتر بوو ڕووی عێراق. باوکم و کاغا عێزەت و کاغا ئەمین و حاجی زاوێ ئەمانە ڕووین بۆ بەغا. ئەو وەختە عەبدولکەریم قاسم تازە سەوەری کرد و داوەتی مەدام سوپای کرد لە رووسیەوە هاوردیوە. دوای ئەوەی تر شۆڕش هەڵسا لە ساڵی 1963 مەرحومی مام حوسێن و مەرحومی باوکم و خولاسە ئێمە دەوری 20 نەفەری ڕووین عەلیوەی زلان و ئەمانە ڕووین ئەوێ لەوێ حەوڵیان کردین بۆ گۆتەپەی سەنگاو. ڕووینە گۆتەپە 6 مانگ ئێمە لە گۆتەپەڵی هێمە ڕووین گەین ئەوێ. ئەو هینەوە مەفاوەزە و لێری دەوڵەتی عێراقا 6 مانگ لەوێ ماینۆ. دوای 6 مانگ هێمە هاتینە قۆپی قەرەداغ، هاتینە قۆپی قەرەداغ و لەوەی تر هێمە جار هینمان بوو. ئەم ئەسلحەی شکاریمانە بوو، تفەنگی گەورە نەبوو. ئەو وەختە هەر لە کوردستانی تا کەم بوو، تفەنگی گەورە کەم بوو. تا هێمە و ئەسلحان و هاتین و خۆلاسە لەوێ مودەتێکیش لەوێ ماین و دووبارە هاتینەوە بۆ تەرەفی هەڵەوجە و گونە و سەرا و ئەوانە لەوێ چەند منتەقیلیان کردین بۆ بەرزنجە. دوای مودەتێ ئەی زەخراوی ئینی ئەرتەشی عێراق و هات و کورد و هات جەماعەتێکی لێلەوە هات، هێمە لێلیان ڕووین. هێمەی برد ڕووین بۆ پیرەمەگروم ئەو لای سلێمانی شەخسێک لێ ڕووین پیایە لێوە تاریق ئەحمەد کوڕێک بوو وەلەقێکەوە هەرچی جێشی عێراق ڕوو نەیەست و بڕۆ نەبان وەلێ ئەزراقێ فرەیکی جەم کرد لەوێ. وەڵا ئێمە ڕووین دەوری 1 مانگ لەوێ ئەو ئەزراقمانە متەقل کرد بۆ سەرگەڵ و هەڵەدن کەجێ بەرزتر و سەختی تو منتەقیلمان کرد بۆ ڕووین ئەوێ و هێمە لێرە هەر لێری ئەی زەخراویان ڕووین ئەو جێی خۆمانێ بۆ نزارە هاتینۆ نزارە لە ئینەکەی ئەوێ وەی دارە جەنگی ئەزمەر شروع بوو. پێشمەرەی گشتی ئەو یاڵی گرتوو و تفەنگی پلچە ئێمە شەرمانە کرد. هەڵێرزمەی هەرچی کوژیاو نەیان نەزانی و چ گولەیە کوژیاوە. هجومی کرد بۆ یاڵە بیرێ. ئێمە لەوێ ئیتر ئێمە شەرمان کرد تا ئەوە توانیمان جێمان نەهێشت. جەماعەتی هێمە ماین و تا خەروبان گەرم بوو. خەروبان گەرم بوو هێمە لەوێ جەماعەتەکەمان هاتوو. ئەو جەنگە بوو ڕیشمانە. ئەمینە دەنگباز چی بکەین؟ ئەوان بخەینە ڕێو زەنگۆی مناڵەکان بێن و بۆین بۆ یاری بۆ کەش بۆ یاریە بۆن بۆ دووەمە بۆی ئێتر نەزان زەنگ بۆ داون؟ زەنگم دارە سەکرد لێیانە ماڵ خوان ماخۆن و لە ماڵ ڕوێنە ماڵە قەدیمەکانی خەوان و ئێمان منتەقلی کرد موبڕە لەو لای ئێمە لە چوارتا منتەقەی چوارتا. ئێمە ڕووینەوێ لێ مودەتێ لە موبڕە ماین و جەنگی ناڵپارێز شروعی کرد بۆ پێنجوێن، ناڵپارێز بۆ پێنجوێن. هەنووز ئەسکەری و ئەمانە نەگەیونە پێنجوێن. ئێمە ڕووین لە گوڕیگەپڕی پێدن لەو دەوی پێنجوێنەوە ئاوایە کولووە. ئێمە ڕووین چە عەبدولوهاب بووە لێ. وەڵا ڕووینەوێ سەر و تۆنی داوە هێمە هەرچێکی کرد هیچ پێشمەرێ حاضر نەبوو ڕات لە دەرە گوریان و نزارە لێ دانیشێ.
هەڵێزمەی ئێمە وتمان ئێمە دانیشین ئێمە وتمان ئێمە دانیشین لە ئەڕۆین دانیشین ئێمە ڕوین دەوری 2 مانگ 3 مانگ ئێمە نیگەبانیماندا دوێ ئەڕوینە بەری قولەی هەرزەلێ ئەوە واگیریە ئەڕوین خوا ئەزانەیە گوێمان بۆ دەنگی ئەسکەریە و تفەنگان پێوە نییە ئەغلبانەکۆ لە بەیدەمێ کەلیمەیان نێوت ئەو وەختە دەوری خۆیان مێنگوزاری نەکرد و کەرێکیان ئێمە بڕۆین بپەرنە ملی مین و ئاوە دووەڵێ ئەو دۆرەوەی جارە ئیتر لەوێ مدەتێکی پێچوو لە ساودیوە مناسباتێکی پێوە لەوێ پێنجوێنیان دابەری تفەنگ ئێمە ڕووین دەشتی ڕاوگان لە هەل لە خودی پێنجوێنە دەشتێکەی دەشتی ڕاوگان دووە تەماشامان کرد چادر ڕووی واسمان ئەو ئاوی تێچوو ئەسکەریەکە ئاوی تێچوو وتمانەرێ وڵا حەجنەما با شتێ بێرین ئەسرحەیە مهماتێ شتێ کە بێت دەستمان دەستکەوتێکمان بێ هاتین خوافوی کە مامەسێن لێری جەماعەتەکە لەوێ وێسیان من وتم من ئەڕۆم و تۆفکی ئەولە زێرانی و تەوفیق زێرانی و ئەو حەبیبی وەساحسێن لە سوورەوان وتم ئێمە ڕوین هەرچیانمان ڕوین ئاوا ڕوین چ کەنی نییە کەنی هینی هەڵیان داسۆ خۆڵوتت وێ جارە تەنگ لوتی هاودە دیار لوتی هاودە دیار ئێتر ئەو دەشتێ دابەری مسلسل خوای زانی وە پەنجەی دەست گولێ هاوە پێم ئێمە ئێتر ڕوینەوە دووبارە بۆ پێنجوێن شوێنێ بوو لە هاتینە ئەوێ دانیشتین شەو وە بەری بەفرا خوا ئەزانێ بەری بەفر لەسەر ئەواری هێمە و بەرامبەری پێنجوێنە نیگەبانیمانەدا دوای ئەوە هێمەیان دووبارە گەڕاندەوە بۆ دەوری خۆرماڵ و ئەوانێ هێمەی دیتر هاتینە ئەوێ لە چنارەوین مدەتێ چنارە وا لەو بەرزۆل وەقەی کەژەکەوە دوای مدەتێ هاتینە خورما جەماعەتێکمان هاتنە بۆ ئێران ئێمە هاتینەوەی جەماعەتێکمان هاتنەوە بۆ ئێران ئەو وەختە مامەسێن نامەی بۆ نووسان بۆ خۆی بۆ لای عەبدولوهاب بۆ تەوێڵە مێژوتم وەڵا من لێرە دانانیشم نەڕۆم لێری باوکمە لێری باوکم مامە حەسەنەم نەڕۆم لێ خزمەتیانە وڵای تر ڕووینەوێ و لێ چێشت و چای و خولاسە لیباس مەشۆردن و فڵان و دووەرە و دوای مدەتێ لێ لە تێوەڵا ماینۆ ئەیزەت بەهات باوکیچم خوافیکە هاتو من لێری باوکمە هاتم زون مناڵەکەم لێوە هاتمە بۆ ئێران و ئەوە ڕووینە ئەو چێکێ و هاتینەوە من زون مناڵەکەم هاوڵ و هات ڕووین بۆ ئێران لە 34 دەستگیرانیمان کردو لەری خانما ئێمە توولی کێشا ڕوو بۆ دەوری 37 و 38 هاتینەوە لە 39 من زەماوەنم کرد ماڵمان لە یاریا و کەنیشکە گەورەکەمان لەوێ پەیا بوو کەنیشی پەیا بوو بووە شەزمانان من لە شەزمانانە ژن و منا و گشتمان جێمانێ زەبەتە تەنیا من وەلێ من جوان بووم ئەم ژن جوان وە بخۆم منوە جوانی جێمێژێتە من جوان و ئەی جوان وا جێمان هێشت و ئێمە ڕوین و ئەسڵەن ئەهمیەتم نەوێدا وستانێ حەج نەوەڵا حەج ئەهمیەتێکم نەوێدا وستان ئەتر ئەوان ئێمە لێری ئەو پیا گەورە ناوینەوە کوردایەتەکەم مهمتر و لە گشت پێ خەزە وەڵا کوردایەتەکە لە گشتی مهمتر و ئەلۆ ئێمە هاتین بەرەوە ناو ئەوەیە ڕۆین یادێ ڕۆینە پاڵی ماڵەکەی خۆمان لە ئەمداوە ئەرێ ئێوە ناتینەوە چۆن ئەمە ماڵەکەی ئێمەس ئەمە ماڵەکەی ئێمەس هەر لەدا بێسەر ئەمە ماڵەکەی ئێمەس ئەوە سێدەریەکە ئەوە سێدەریە دووە لە ناوە هاڵێکە ئەمە وتاقێکە لێرە ئەمە یاریست و ئەمە ماڵەکەی ئێمەس وەکچە زەوی ئێمەس لەوەرە و ئەو ماڵانیچە لەوەرۆ نەوو ئەو ماڵانە لەوەرۆ ئینکیان نەوە ئەو ماڵانە هەر نەوە لەوەرە
ئەمە زەوی ئەمە ئەم زەویە ئێمە ساڵی 39 ساڵی 39 ئالویا ئەمە تو باخە تو لێرە ئێمە لویا زەماوانمان کرێ باخە توی تە لویا تەقریبەن دووسێ ڕۆژێ زەماون لویا کچێک مامۆ 6 مانگی مامۆ حسەینم پیاوی هێنار وتی تێ بێژە تایر بێ بۆرە ئەڕۆین بۆ کەش ئەمیش ڕووین بۆ کەش ڕووین بەدەتێکیان پێچووی هەردەنگیانەوە دوای ئەوە منیش پرسیم تایر بۆوان بۆ کوێ ڕوێن وا خەوەریان نییە نە یەکێ هەنێرنەوە نە داوای شتەیەکەن هەروە بێسەر و شوێن ڕوێن فرەی پێ نەچی خوا عەفوی کافەرەیدون هەب تێ ماڵوشتەکە بنین یەک با بڕوینەوە بۆ یاری و ئەوان ڕوێن بۆ عێراق چۆن ڕوێن بێ خەوەر و بێ باس و هیچ ئێمە هاتینۆ یاری و ئەمانیش 7 ساڵیان پێچوو لە عێراق ئیتر دوایەوە هاتنۆ تەکی باوکی هاتنۆ تایارمە هاتنۆ ئەرا و لەراونە 2 ساڵمان پێچوو دوای 2 ساڵەکە کەفتی نەرە ڕوونەوە بۆ عێراق ئیتر خۆ هێمە عێراق و ئێران فەرقینەوە بۆمان چمکە مەنتەقەی کورد نشین و تا بێژی ئەترسم وەڕۆم بۆ شوێنێکی غەریبی و غەریبیمان نەوەزانی ئەمان و مەنتەقەی کورد نشینە فەرقینی ئەمزانی مەلام سەفا خەریکی کوردایەتی و ئەمزانی هان لە پاڕی پێشمەرگەیچە ئەوە لێکانە ئیتر ئاوم سوورەتە چمکە ئینسانی سەوادی نەوێ نازانێ وەلێ گوێم پێ و باسی کوردایەتی ئەکریە قسەیان نەکرد مەسەلەن شتێلێکمان بۆ حاڵی بکەم تا کوتێ ئەو ئانە باوکم پێشمەرەوە من هەر لە دایکنەوە مناڵوم وەلێتر قسەیان گەڕاندە سۆ بۆم کە چۆن ڕوویەوە و چەند ساڵ نەوە لای خانەواداوە ئیتر دایکم خۆی وەهینی خۆی مناڵی گەورە کردەوە تەنیایی وە زەحمەت و وەکو کەنیشکی بچکەلەی شانازیمە کرد باوکم کاتێکی زۆر لە ژیانی خۆی خزمەتی کردووە کورد و ئیتر بێجیا لە باوکیچم لە ناوی خزمەکانمانە کەڵە پیاوی زۆرمان بووە کە ژیانی خۆیانیان لە ڕێی کوردایەتی لە دەستاوە من کەنیشکەزای گەورەیانم یعنی گەورەیانم وەڵا وەختێک گەورە بووم تر لە ماڵا لە خانەوادە بەحسە کریا دایکم و دام بەحسیانە کرد ئیتر هێمەی ئەو قەزانیمان کە لە شۆڕشا بووە و لە حەزبی پارتیا بووە و فعالیەتی کردێ فرە پێمان خۆش و افتخارەکەم کە باوام 11 ساڵ خزمەتی کرێ باسی سەر بەرزی و افتخار و بۆ هێمە غیر ئەز باوای چم باز مامۆیەکیشمان هەر لەم ڕێیا شەهید بووە شەهید فەرەیدم جوانڕۆیی ئەویش باسی افتخارمانوە واقعاً ناتوانم قسە بکەم
بەخوا ژیانی شۆڕشمانەونە سەخت و فرە و فراوان ئەوە شەڕ شڕووی کرۆ لەم ئاخرۆ لە ئەشکەوتا و لە دەروەدەریە و لە ژێری خەیمە و شۆڕش خۆی نەیبوو تا کۆمەکی خەڵک بکاو هێمەی جەماعەتی ئێرانی نە زەوی کەشاوەرزیمان بوو نە کارمەند بوین نە هیچێ بین بین پێشمەرە مەعاشێکی ئەدا و ئازوقەیەکی کەمی ئەدا و ئیتر خەڵکەکەیش باش و خۆلاسە ئەگوزەریە وەلێو نەفرەوە خۆشی چونکە هەرچێکیان دەراهەور ئەیانداوەوە نانی پێشمەرەوە ئەیانداوەوە خەرجی پێشمەرەوە مەسەلەن هەر گشتمان واوینە شتێ زیامان بۆیە ئەماندا بۆ پێشمەرە بۆ نان و خەرج و شتی پێشمەرە وەلێ وەختە ئێمە ڕووین ئەو وەختە مفاوەزە و دوای ئەوە شەڕیان شڕووی کرد شەڕ شڕووی کرۆ و هەڵەبجە بومباران کریا و خۆلاسە سەختی و مشکڵی فرە پێشاو نەتەنیا بۆ ئێمە بۆ گشتی کوردەکە ئەو ڕۆژە هەڵەبجە بومباران بوو شەڕ شروع بووە قەرار نەو شەڕ بوێ عێراق هەر ئێقیڕانەوەی و نەفتەکەی کەرکووک ئیشتراکی کورد قبوڵی نەوەکرد تیان شەڕ شروع بێت و ئەمان ڕووین بۆ دەربەنی خان مام حوسێن ڕووی بۆ لای بەرزانی ڕووی بۆ لای بەرزانی جەماعەتێ تفەنگی هاورد ئەو وەختە تفەنگ لە ئێران و ئاغا تفەنگی بڕنە و لە ئێرانەوەیان هاورد جەماعەتێ تفەنگی هاورد من دەوری 50 نەفەرێکیان دادەست من بوومە سەرلەق تقریبا دوای 2 مانگ 3 مانگێک ڕووین بۆ قەرەداغ لە قەرەداغ دەیەک بوو وە ناوی کانیسێف ئێمە ڕووینە کانیسێف لە کانیسێف ئالویا شەڕێ بوو ڕیشمانەوە لە قەرەداغ ئەوەیەدا لە جەیش و جاشی عێراق لە دەرۆنی خان و هجومیان کرد هاتن بۆ قەرەداغ ئێمە ڕووینی یاڵێک و یاڵەکەمان گرت جەیش و جاشمان شکیان گەڕیانەوە بۆ دەرۆنی خان گەڕیانەوە بۆ دەرۆنی خان ئێمە هینمان پێ نەما مهمات و چتمان فرە پێ نەما و خۆلاسە هینمان نەکرد ڕووینەوە ڕووی گەرمیانە لە گەرمیان لەوێ ڕووین جێوەیەک بوو وە ناوی قولەسووتر ڕووین قولەسووتر وتیان قەیاغ والێ و فڵان والێ و تەمەچەمان کرد چە حەیچ نییە نە قەیاغ خەت و نەهیچ ئاو وە گولەتێ ئاوی سیروان و لەم خوارەوە و گولە ئەڕووی وە گولە ڕووی باوە بکە ئەسلحە ئاو بردی لیباس ئاو بردی تفەنگ ئاو بردی لە زاوبەرەوە کردمان ئەمەڕۆ بۆ گونەوسەرا و هاتینەوە بۆ منتەقەی هەڵەوجە و مەڵەوجە و هاتینەوە بۆ خزمەتی مام حوسێن ساڵی 1970 لە سەرگەتا گرتومانە ڕەفیقم بوو لەوێ گرتی عەکسەکەی گرتەمان دیوارێک و لە پای دیوارەکە گرتی ئەو وەختە جوانی لێ قەزاوی سا ئەمەسە وەختە ئاوا وەسە پێیەکی زەحمەتکێش و دەوەختی خۆیان کە ڕەفیقەکانی ئەیێڕێنەوە کە ئەو زەمانە مەسان دەجبها و شەڕی کرێ و چ کارێدێکی ئەنجامدا و ئەمانەوە ڕێنەوە خۆ مەسان من سنعم ئەو وەختەکە نەوم تا بزانم چی کریا چینەوە وەلێ خۆمەردم ئەیێڕێنەوە زرم وە شەڕی کرێت ناوی شەڕا بووە دە شۆڕەشی مەدام سەفا بووە پێ افتخارەکە مەسان کە ئەوە زرم وە ئەو زەمانە توانیەسی ڕۆم ملحەق بێەوە وینە و بۆ شۆڕەشە و بتوانێت خزمەتی بکەوە ئاو خاکی خۆی جەنگی سەرکیز یاڵێک و ئاوا یاڵێک و ئەم یاڵە مسەلسەل یاڵەکەی گرت و هێمە ڕووین بەفر ئەواری لەسەر جێری ئەفلاق جەوی و ئەمانەوە ئەسمانەوە تەقیوە ئەوانیانەوە بانی سەرمانەوە تەقاندووە هێمە ڕووین گەینە قولەیەک لە قولەکەمان گرت
قولەمان کرد قولە وەکی تقریبەن باوەڕ ناکەم 50 میتر دووریە لە دز من لەوێ مەحمووی کەیکاوز پێکیا لەوێ حەمەبارمەکە پێکیا حەمەبارمەکە گولەیە دای لە چاوی هاتە دەر ئەو چاویەک هین کرد و فڕێدا چاوەکەی فرەدا حەمەبارمەکە چاوەکەی فرەدا گولەی دای لە چاوی هاتە دەر فڕێدا حەمەی سەیباران پێکیا بەدەسە فرە پێکیان مەحموود درێژ پێکیا ئەم لولاقی قولێ ئیسا لولاقێکی هەست لولاقێکی ماوە فەقەت ئەو لولاقیان فرەدا ئەیچی ئەو فرە پێکیا 37 نەفەر ئێمە 37 نەفەر پێکیا و کوژامان بوو وای ئەو شەڕە هاتینۆ ئەوە ئێران و عێراق سڵحیان کرد وەکی سڵحەکەی قازم حەمە و رووسیە رووس لێری ئێرانە سازیە پشی لە قازم حەمە هەڵکرد لەبەری ئەوە مەردم لە بەینەتی هاتنە ئێران پێشمەرە گشتی باوکە ڕۆیە کرد باوکە ئەو ناڕەحەت و حەجکێ نێزانی چیەکە گشتی ناڕەحەت و پێشمەرە 11 ساڵ تۆ خزمەت بکەیت وە کورد و کوردستان بشێوێت ناڕەحەت ناوی 11 ساڵ تۆ جەنگ بکەیت و خزمەت وە کورد و کوردستان بکەیت چۆن ناڕەحەت ناوی بێ قەزای ئەوە ناڕەحەتیە بۆ بەشەر